دەربارەی پرسیارەکەشت بۆ هەڵبژاردن و بایکۆت لە ڕوانگەی جیهانیەوە هەڵبژاردن تاکە وەسیلەی ئاشتیانە و دموکراسیانەیە لە جیهاندا و تەنانەت ئاینیش و جوانترین میکانیزمی شەرعیدانە بە دەسەڵات و دەستا و دەستکردنی دەسەڵات و ئەگەر لە ڕوانگەی کوردایەتیشەوە تەماشای هەڵبژاردن بکەین دەبینین بە درێژایی مێژوو دروشمەکانی کۆن و نوێی هەموو جوڵانەوەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بریتی بووە لە دموکراسی بۆ ئەو دەوڵەتە داگیرکاریەی کە یەکێک لە پارچەکانی کوردستانی تێدا و لە چوارچەوەی ئەوەشدا مافی ئۆتۆنۆمی یاخود مافی چارەی خۆنووسین بۆ گەلی کورد دابین بکرێت واتە بەڕێی منەوە بەڕێی من بایکۆتی هەڵبژاردن بۆ گەلێکی ژێردەستە کە داوای مافەکانی خۆی بکات بە شتێکی ڕەوای نابینم لەبەر ئەوەی هەڵبژاردن تاکە وەسیلەی گەیشتنە بە دەسەڵات و ئەگەر بێت و ئێمە و بە درێژایی مێژوو کە جوڵانەوەی کورد ویستویەتی دوژمنانی کورد نابود بکات ناوی بە دکتاتۆر بردوون و بێ ئیمانداری دەرخستون بە هەڵبژاردن و مەوزوعی مافی چارەی خۆنووسین و ئەوانە بۆیە گەلی کورد وەک گەلێکی ژێردەستا دەبێت بتوانێت پابندی خۆی بەرامبەر بە هەموو یاسا و یاسا نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافی مرۆڤ و ئازادی تاکە کەس و ئەوانە دەستەبەر بکات بۆ ئەوەی قزی و جوڵانەوەکەی خۆی لە بەرامبەر هەموو دنیا جوان بکات و ئەگەر بێت و ئەگەر بپرسی ئایا بایکۆت دەستوری و یاساییە بێگومان نەخێر دەستوری و یاسایی نییە چونکە لەبەر ئەوەی دەوڵەتی عێراق دەوڵەتێکی فیدرالیە و بنەمای فیدرالیش بریتە لە هەڵبژاردن ویان ئەگەر بپرسی ئایا بایکۆت لە ئێستادا سوودی هەیە بێگومان سوودی نییە بە مێژوو ئەوەی بۆ ئیسپات کردوین کە لە دێرزەمانەوە کە لایەنی شیعی بەشداری دەسەڵات و هەڵبژاردن و ئەوانەی ڕەت کردوێتەوە بۆ ماوەی زیاتر لە 30 ساڵ زیانی بەرکەوتووە و دوای 2003 کە بە هەمان شێوە سونە مشارەکەی سیاسی لە عێراق ڕەت کردەوە ئەوانش بە هەمان شێوە زەرەریان کردووە و هاوکات گەلی کوردیش ئەگەر بایکۆتی هەڵبژاردن بکە مەسیر و بەرژەوەندەکانی لە ئیوان پارێزراوتر نابێت و ئەگەر بێت و بپرسین ئایا بیانوەکانی بایکۆت بۆ ئێستای کوردستان ڕەوایەتی تێدایە بێگومان نەخێر ڕەوایەتی تێدانە بایکۆت دەبووە بۆ جێبەجێکردنی مادەی 140 بووایە کە بەداخەوە ئێستاش تەعریب و زەوتکردنی زەوی و ملک و ماڵی کورد لە ژێر هەڕەشەی گەورەی تەعریبدایە دەبووە بایکۆت بۆ بابەتێکی لەو بابەتانە بایە نەک ئەو بیانوانەی کە ئێستا بایکۆتی پێ بانگەشەی بۆ دەکرێت و ئەنجام دەدرێت و ئەگەر بشپرسین بە نسبەت پارتی ئایا بایکۆت ڕەوایەتی تێدایە بێگومان نەخێر لەبەر ئەوەی ناوی سیانی پارتی کە بریتە لە دموکراتی ناکرێ بە بیانووی جۆرا و جۆر بایکۆتی هەڵبژاردن بکە ومێدەوارم هەمومان بگەینە ئەو قەناعەتەی بەدیلی هەڵبژاردن تەنها هەڵبژاردن